بسم الله الرحمن الرحیم. قوتابخانەکانی کلێڤەر بەشی بنەڕەتی ئیمڕۆ مامۆستا بەڕێزەکان لەگەڵ بەشێک لە قوتابیانی بەڕێز هەڵسان بەکردنەوەی پێشانگایەکی شێوەکاری کە چەند بەشێکی لە خۆگرت بوو، هەم وێنەکردن و هەم کارە دەستیەکان کە ئەمڕۆ هەڵسان بە عەرزکردنی وێنەکانیان دەستیان خۆشبووی، بەڕاستیشتی جوانیان کرد بوو. دوای ماندووبوونێکی زۆر دیارە، بۆی ئمڕۆکەش کە افتتاحمان کرد و دەستخۆشی کرا و تەڵەبەکان شتیدا بەشدار بوون. سوپاسیان و لایەک دەکەین. دەستان خۆش بێ یاخوا. زۆر سوپاس. سەرەتا دەستخۆشی لە قوتابیە بەڕێزەکان دەکەم. بەڕاستی کارێکی زۆر داهێنەرانەیان کرد بوو، پێشانگایەکی زۆر سەرکەوتوو بوو. هیوادارم هەروە بەردەوام بی و کاری دەستی زیاتر بی لەلایەن قوتابیانەوە. یعنی دائیمان کردارەکان بکرێتە کردداری وانەکان زیاتر. قوتابی ینی ئاستی زانستی بەرز دەبیتەوە و قوتابخانەی لا زیاتر شیرینی و خۆشتر دەبیتن. زۆر سوپاس. ئەمڕۆ بە هاوکاری مامۆستاکەمان توانیمان کاوە مزگەفتێک دروست بکەین کەوا چەند ڕۆژێک بە پێوەی بوونەوە و هەروەها چەند ڕۆژێک بۆ مزگەوتە پێوە بوون بە هاوکاری مامۆستاکەمان کەوا پێکەوە دروستمان کردووە. بریتە لە مزگەوت کەرەستەکانیش مقەبا و نایلۆن و داری سنۆبەر. ناومەند کۆچەرە لە قوتابخانەی کلێڤەری ناحکومی ئەمڕۆ بەشداری فیستیڤالێکمان کرد کە وێنە لە سەبەرت ئەبەر ئەم وێنەیە وێنەی باڵندەیەکە بە ناوی بووکە سوورە کە لە وەرزی زستان لە ناو بەفردا دەژیت. من ناوم مستەفا بارزانە. ئەمڕۆ بەشداریمان لەو پێشانگای خەنجیرانە کردووە وێنەی ئاڵەتپشتەرمان دروست کردووە. سڵاتان لێبێت. من نامی سفارۆقە لە قوتابخانەی کلێڤەری ناحکومی کە بە یارمەتی مامۆستاکانم توانیم ڕسمێک دروستکەم لەسەر بەردێک کە ڕسمەکەش بریتە لە دارێک کە هەندێک گوڵی سپی تێدایە. سڵاتان لێبێ. من ناوم سیڤان محەممەدە لە قوتابخانەی کلێڤەری ناحکومی. ئمڕۆ بەشداریم کرد لە پێشانگایەک دروستکردنی ڕسم بوو بە یارمەتی مامۆستایەکەم. ئەم ڕسمم لەسەر ئەم بەردە دروست کردووە کە سروشتێکی جوانە کاتی خۆر ئاوا بوونە کە خۆر ئاوا دەبێت و هەروەمە ڕووبارێکە بە پێشی دادێت. سڵاو، من ناوم محەممەد دارایە. ئەمڕۆ بەشداریم کردووە لە فستیڤالێک. ئەم وێنەیەم کێشاوە وێنەی گێزەرەکە لەسەر بەردە چی ڕەش. سڵاو، من یارام لە قوتابخانەی کلێڤەری ناحکومی لەگەڵ هاوڕێکانم چەند وێنەیەکمان کێشاوە. یەک لەوانە ئەوە وێنەی منە کە لێرە بەشداریم کردووە لەو پێشانگایە و هیوادارم پێشانگاکە هەموو ساڵ بەردەوام بێت بەم شێوەیە. سڵاو، من بینایی حەسەنم. ئێمە وە قوتابیانی کلێڤەری ناحکومی هەستان بەکردنەوەی پێشەنگایەک کە بە یارمەتی مامۆستاکان بە تایبەتی مامۆستا خەولە کە ڕۆڵێکی باشی هەبوو لە بوارەدا. من وەک خۆم هەستان کەلکیانی گوندم هێنایە بەرچاو بە دروستکردنی کێڵگەیەک. هیوادارین ئەم جۆرە چاڵاکیانە دایم بەردەوام بێ و دەستخۆشی لە مامۆستاکانەکەین بە تایبەت مامۆستا خەولە. سڵاو، من دیهانم پۆلی هەشتم. ئەمڕۆ کە هەستان بەکردنەوەی ئەم پێشانگایە من هەستان بە دروستکردنی ئەو لەوحەیە بە هاوکاری مامۆستایان و هیوادارم سەرکەوتوو بن.
لە قوتابخانەی کلێڤەرم پۆلی حوتەمم و هەروەها دەستخۆشی لە مامۆستایەکانم دەکەم و ئەمڕۆ لەگەڵ ئەمەشدا شارێکم ئامادە کردووە ئەم بۆنەیە دەمانەوێت بۆ ئێوە بخوێنین. پیرۆز بە ڕۆژی جیهانی زمانی دایک کە لە 21 مانگی شوباتی بەرامبەر بە 2 ڕەشەمێ هەموو ساڵێک یونسکۆ بڕیاری داوە ئەم ڕۆژە بکات بە ڕۆژی جیهانی زمانی دایک بۆیە نامان ناو بە زمانی دایک. باوەشی نیشتیمان و باوەشی دایک ئەو دوو شوێنن کە مرۆڤ هەستی بە ئارامی بە ئاسوودەیی دەکات بۆیە شاعیر و نووسەرانی کورد لە ڕێگای نووسینەکانەوە زۆر بەش ئاشکرا باز لە زمانی کوردی دەکەن و ناوی دەهێنن بە دێری شعرەکانیاندا و هەروەها قوبادی جەلیلزادە یەکێکە لەو شاعیرانەی کە هۆنراوەیەک هەیە سەبارەت بە ڕۆژی جیهانی دایک کە دەڵێت خۆر بە کوردی بە پەنجەرەی ماڵەکانی گوت بەیانی بات. نێرگس بە زمانی کوردی نامەیەک بۆ ڕێواسنا کە دەڵێ درەنگە هەستە سرد لە بنبەفری بناربێنە دەرێ وا ڕۆژی زمانی دایکە. سڵاو ئەم کاتتان باش من سیما و شارم لە پۆلی 12 زانستی ئیمڕۆ بەم وێنەیە بەشداری پێشانگاکەم کردووە. ئەم وێنە ڕەنگێکمان بەکارهێناوە بە ناوی ڕەنگی ئەکرۆلیک لەسەر کانڤاس و باسی خۆر ئاوابوونمان کردووە و بەم ساتەیە هیوادارم بە دڵتان بوو بێ. سڵاو من لایەنم لە قوتابخانەی کلێڤەرۆم ئەمڕۆ بەشداری ئەم فێستیڤاڵم کردووە بە کێشانی وێنەی بەبەغایەک. هیوادارم بە دڵتان بێت و هیوادارم هەموو ساڵێک ئەم فێستیڤاڵە بەردەوام بێت. سڵاو من شاد شەیدم لە قوتابخانەی کلێڤەری ناحکومی دەخوێنم. ئەمڕۆ پێشانگایەکمان کردەوە من بە وێنەی سروشتە بەشداری پێشانگایەکەم کرد. ئەمڕۆ هەستاوین بەکردنەوەی پێشانگایەکی ڕەنجین من وەکو سەرپەرشتیاری پێشانگایەکەمان لە تەربەشێکی جیاواز و هونەری جیاواز بەکار هاتووە وەکو سوف و بزمارمان بەکارهێناوە لەسەر تەختە هەروەها کێشانی وێنە لەسەر بەردی چیا و بەردی ئاسایش هەروەها دروستکردنی چەندین کاری دەستی تر وەکو مزگەوت و چێڵگە و کەناردەریا چەندین بابەتی تر هەروەها بە ئامادەکردنی چەندین تابلۆ هەم کاری دەستی قوتابیان و هەم کاری دەستی مامۆستا و هاوکاریکردنی قوتابیان بەچل تابلۆ بەشداریمان کردووە کە هەر تابلۆیەک دەلالەت لە شتێک دەکات. هیوادارم بەدڵی قوتابیان و مامۆستایان بێت. ئەم ناوم ڕەنا عەبدوڵڵایە لە قوتابخانەی کلێڤەرم پۆلی نۆمە دەستخۆشی لە هاوڕێیان و مامۆستایانم دەکەم کەوا ئەو ڕسمە جوانانەیان کردیا هیوادارم بەردەوام بن. ئەم ناوم ڕۆنا ڕابەرە لە پۆلی نۆی دیم لە قوتابخانەی کلێڤەری ناحکومی دەستخۆشی لە مامۆستا هاوڕێکانم دەکەم کەوا توانیان ئەو ڕسمانە جوانانە دروست بکەن هیوادارم بەردەوام بن. دەستان خۆش. ناوم ئیلاف چالاکە لە قوتابخانەی کلێڤەر زۆر دەستخۆشی لە مامۆستایەکانم دەکەم کە ئەو پێشانگە جوانەیان کردەوە و لۆکاری دەستی و لۆ ڕسم و تابلۆ و زۆر دەستخۆشی لە مامۆستا هونەری دەکەم. مامۆستا خەولە زۆر هاوکاریمان دەکاتن لۆ شت دروستکردنەکانمان و پاڵپشتیمان دەکات و زۆر شتی فێرکردینە زۆر
دەستخۆشی لە هەموو مامۆستایەکان دەکەم ڕاستی زۆر یعنی باشن لە گەرمان زۆر شتی باشیان کردینەوە و زۆر سوپاس بۆ قوتابخانەی کلێڤەری ناحوکمی. ئەمڕۆ پێشانگایەکمان کردەوە بە هاوکاری مامۆستایان و هەندێک لە تەڵەبەکان و کارەکان بریتین لە لەوحە و بەرد و وێنەکەشان لەسەر بەرد و ڕسم و هەندێک کاری دەستی دیکە و زۆر بەباشی تێپەڕی ئەلحەمدولیلا و دەستخۆشی لە مامۆستایان و قوتابیەکان دەکەین. هیوادارم هەموو کاتێک ئەو شانە بەردەوام بی.